لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز نەعمان ئەبوو عیسان جامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی ئەمریکا لە ئایۆوا لەگەڵم دەبێت. بەڕێز نەعمان سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ لە جەنابەت بپرسم کە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ ئێستا بەهێزترە یا ئەگەری هەیە ئەمریکا و ئێران لە کۆتا کاتدا بگەنە ڕێکەوتن؟ سپاس بۆ میوانداریکردنم. پێم وایە تا ئێستا بۆشایەکی زۆر هەیە لە ناو دوو لایەنە ئەوەی کە ئەمریکا داوای دەکات و ئێرانیش هەوڵەکانی کەمکردنەوەی بەرکەوتن بەردەوامن، هەوڵ هەن بۆ دەستپێکردنەوەی هەردووکیشیان دانەوێت خوان لە جەنگ بەدوور بگرن. تایبەت سەرۆک ترامپ نایەوێت دوایین کارتی خۆی لە هەڕشەکردن ئێران بەکار بهێنێت لە وێرانکردنی پرد و ژێرخانی کارەبا و وێزگەکان کە ڕەشەی کردبوو. ئێرانیەکانیش نانەوێت سازش بکەن، دانەوێت لەو جەنگە ڕزگاریان بێت کە نابیندرێت لەم قۆناغەدا بزانین لە داهاتوو چی دەگوزارێت. باشە، پێت وایە دوجار ئەمریکا ئەگەر ئێران نێتە سەرمێزی دانوستان دوا کارتی خۆی بەرامبەر بە ئێران بەکار دەهێنێت یا بژاردەی دیکەی هەیە ئەمریکا لەم شەڕەکە لەگەڵ ئێران دەستی پێکردووە؟ پێم وایە ئێران دێتە سەر مێزی گفتوگۆ، هەرچەندە ئەستەمە بۆ ئێران کە خواستەکان و داواکارەکانی دۆناڵد ترامپ قبول بکات. زانین ئێرانیەکان ئێستا گەروی هورمزیان بە بارەمتە گرتووە، دەیانەوێت لە جڵە بەڵای و ناوچەیەدا بمێننەوە و ئەو تەنگەیە لەژێر جڵەی خوان بێت و لەگەڵ دۆستەی ناوچی تێکەڵی بکەن. دەیانەوێت پەرە بە پیتاندنی یۆرانیۆم بدەن، بەردەوام بن لەو ڕێچکەیە لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا داوان لێ دەکات کە ئەوە بوەستێنن لەسەر خاچی ئێران. باشە، بەڕێز نەعمان پێت وایە ئامانجی سەرەکی ئەم شەڕەی کە ئەمریکا لەگەڵ ئێران و ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران دەستیان پێکرد ئەمە بوو لە چەنج ڕژیم و گۆڕینی ڕژیمەوە بۆ کردنەوەی گەروی هورمۆز. ئایا ئەمریکا توانی استراتژیەتی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکات بەرامبەر بە ئێران؟ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەویست ڕژێم بڕخێت و ڕژێمێکی دیکەی هاوپەیمانی ڕۆژاوە جێگەی بگرێتەوە. ئەمە خواستی سەرۆک دۆناڵد ترامپ بوو، بەڵام دەبینین کەوا دەرنەچوو، ڕژێمەکە نەڕووخە، هەروەها موشکباران و جڵەوکردنی تەنگەی هۆرمزیش بەردەوامە. ئەمە ڕەهەندی دیکەی هەیە کە دەبینین ئێران 21% زاوتی وزەی جیهانی بەبارەمتە گرتووە. لە پێش چەندجیش دانوستان هەبووە لە نێوان ئێران و ئەمریکا بۆ ئەوەی هەندێک نزیک بوونەوە هەبێ، بەڵام دوای ئەو جەنگە و دەستپێکردنی تێبینی کرا کە ئێرانیەکان زیاتر دەسەڵاتیان بەسەر گەروی هورمزدا دەشێتەوە، بە تایبەتیش لە کاتێکدا زۆربەی توانستی سەربازی خۆیان و هێزی دەریایی هەمووی زیانی زۆری پێکەوت. بەڵێ، باشە، پێتان وایە ئەوەی کە وا دەکات ئێران بەم شێوازە وەڵامی ئەمریکا بداتەوە و ئامادە نەبێت بێتە سەر مێزی دانوستان لە چیەوە سەرچاوە ئەگرێت؟ ئایا ئێران خۆی بۆ شەڕێکی درێژماوە لەگەڵ ئەمریکا ئامادە دەکات یان نا؟ توانەکانی لاواز بووە ئەوێت ئەو ئیمتیازانە لە ئەمریکا وەربگرێت کە لە ژێر گوشاردا ئەمریکا ئێستا خەریکە بەسەر ئێرانیا دەسەپێنێت؟ ئێران کاتی لە بەرژەوەندی خۆیەتی دەیەوێت لەو جەنگە جەنگێکی درێژمەوداش بێت، بەردەوام بێت، بەڵام ئەمریکا دەیەوێت جەنگەکە بە خێرایی کۆتایی بێت. بۆیە ئێرانیەکان دانوستان دەکەن دەستنە سەرمێزی گفتوگۆ، ئەوان ڕوانگەیەکی دوورمەودان هەیە بۆ
ئەو دۆخە دەزانین کە دوایین دانوستان 2 ساڵ و نیوی پێچوو ئەوان دانەوێت دانوستانەکان درێژە بچێشێت هەروکات دانەوێت ئاگربەستە کاتێکە بەردەوام بێت و جارێکی دیکە وەکو هاوینی ڕابردوو ئەمریکا بۆمبارانیان نەکات بۆیە دانەوێت ڕێکەوتنێک بێت هەموو لایەنەکان لەخۆ بگرێت تەواوی کێشەکان لەخۆ بگرێت هاوکات دەکرێت ئەوانش تاواکارێک بوون کە سەرۆکی ئەمریکا قبوڵیان نەکات ئەوانیش وتویانە کە بەو مەرجانەی کە هەیەیەتیان دەتوانن گەرۆکە بکەنەوە هەر بۆیە ئەمە خاڵێکی باشە بەڕێز نامان ئەو دوولانە پێچوایە ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکاوە ئێران ناتوانانی لەسەر مێزی دانوستان ناتوانانی لە شەڕدا یەکلای بکەنەوە ئەتوانن لەسەر مێزی دانوستان یەکلای بکەنەوە ئەوەی بە شەڕ بەدەستیان نەهێنا لەسەر مێزی دانوستان بەدی دێت هەموو جەنگەکان بە دانوستان کۆتایی دێن ئەمە پێشبینی کراوە کە بەلایەن بە لەناوبردنی لایەنێکیش کۆتایی پێبێت بەڵام دەزانین کە ئێران و ئەمریکا هەردووچیان لە شکستی کۆتایی دوورن چارەسەر هەر چۆنێک بێت بەو شێوەیە دەبێت کێشەکە لێرەدایە ئەو دەخاڵیایی ئێران هەروەها جیاوازیان لەگەڵ ئەو 15 خاڵەی سەرۆک ترامپ ئەو جیاوازیە دەبێت نزیک بکرێتەوە بۆی پاکستان و وڵاتی دیکە هەوڵگری زۆریان داوا لەو پێناوە بۆ ئەوەی هانی دانوستانیان بدەن و بگەنە ڕێکەوتن بۆ کردنەوەی ڕێڕەوی وزە ئەمەش کاریگەری لەسەر زۆرێک لە وڵاتان لە ئەوروپا و ئاسیا و شوێنی دیکە لە جیهان هەیە ئەمە سەرۆک ترامپ دەڵێت کە ئەمە کاریگەری لەسەر ئەمریکا نییە بەڵام ڕوونەکە ئەمە کاریگەری لەسەر ئەمریکا 4% هەموو زاو نرخی چۆتە سەر و هەمان کات بازدەرانی ئەمریکا زیانی زۆریان پێدەگات خواست هەیە داواکاری هەیە بۆ سەرۆک ترامپ ئەو جەنگە کۆتایی پێبێنێت و دۆناڵد ترامپیش دەوێت بەبێزیەوە زۆر باشە بەڕێز نامان ئەگەر ئێستا وا دای بنین کە ئاگربەستەکە درێژە نەکێشێت لەمە زیاتر و جەنگ دەست پێ بکاتەوە ئەمریکا لە ئەم قۆناغەی جەنگدا ئەتوانێت ئەوەی کە ویستوێتی بەرامبەر بە ئێران بەدەستی بهێنێت ئەمریکا باڵادەستە لە ڕووی سەربازی و ڕوبەڕووبوونەوە دەشتوان لەو ڕۆ کێشە زیاتر دروست بکەن ئامانجی زیاتر لە ئێران بپێکن چونکە سوپای ئەمریکا زۆر بەهێزترە لەوەی کە ئێران هەیەی وە ڕایوەش ئێران ئەوان جەنگی سەربازی ناکەن ئێرانەکان زیاتر لە ڕووی ئابووریەوە گەروی ئۆرمزیان بە بارمتە گرت و دانەوێت گەروی بابلمەندەبیش بەکار بهێنن بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئابووری جیهان دروست بکەن هەروەها ئەمەش زۆرە ڕێگەی ئێرانن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو جەنگە لە ڕوو سەربازیەوە ئەمریکا دەوێت باڵادەستە بەڵام ئێران دەوێت بە شێوەیەکی ئاسۆیی کاریگەری خۆی لەسەر ئابووری جیهان زیاتر فراوان بکات. باشە سپاس دەکەم بەڕێز نامان ئەبوو عیسان دامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی ئەمریکا لە ئایۆواوە لەگەڵ کوردستان 24 بووی.